هاتن ئەگەر واتێ دەگەن ئەمڕۆ دەتوان تۆزێک پشوو بدەن ئەوە بە هەڵەدا چوون سالی بەڵێ هەر ئێستا ڕێڕەوەکە دەشۆی من بەسەر چاو خاتومۆلی ویکی بەڵێ ئەوە چاوەڕێ چێکەی دەی زوو یارمەتیم بە بانانی بەیانی حەزر بکەین من زۆر ماندوم و هەروەها ڤیکیش بەڕاستی کاتێکی ناخۆش بەسەر دەبین خۆ من خەوم دێشتا تەمبەڵ تۆ شەوان درەنگ دەخەوی ئارمینگار هەر خەوتو ئێستا ئارمینگار حەز بەخێرا هەستا هەڵە بوو بۆچی وا سێرم دەکەی دەی پێم بڵێ تۆ هەڵە بیکە لە ڕێگەی من ڕاوەستا بووی ڕاستە دێ با بڕۆین سالی تۆ سەلامەتی پێم بڵێ سالی باڵێ من باشم ئارمینگار چی بووە ئارمینگار خێراوە لە ڕاوەستا ئێستا بڕۆ قسم لەگەڵ مەکە ئەگینا سەرزەنش دەکرێت سالی ماری ئازیزەکەم چۆنی ماری خاتومێشم پێوتی کە قسە لەگەڵ سالی نەکەین وەرە زوو خێرا دەی وەرە دەی خاتومێشم چیت دەوێت سالی دەتوانم لەگەڵتان بێم دوای ئەوی کارەکانم تەواو کرد دەربارەی ئەمە دەبێت قسە لەگەڵ مۆلی بکەی لافینیا ئێستا هەموو ئامادەن بەڵێ خاتومێشن کەواتە با بەڕێ بکەون بەڵێ خاتومێشن با بڕۆین خۆیان جان خاتومێن شندیسان لێ پرسرای قوتابیانی قوتابخانەکەی گۆڕیوە بەڕاستی سەیرە تەمەشاکە خۆوە ئەو کتەیە کە پێشتر لێ پرسرای پۆلەکە بوو بزانە چ جلێکی لەبەردایە ڕاست دەکەی دەبێ ئەو کچە چی بەسەر هات بێ ها ئەو بۆ بە کزوو مەلولی لێرە ڕاوەستاوی هەرکە لە پاکردنەوە جێگەیەک تاوی زوو پێم بڵێ ببوورە دەی با بڕۆین کارێکی زۆرمان ماوە با بچین دەی وەرە لەگەڵم بەسەر چاو
ئاگادار بە لەوانەیە بازرگای کۆڤنگاردن دابخرێ ڕاوەسە تا هەلێکی گونجاوت بۆ ڕێگەکەی و سەوسە و میوەش بنرخێکی ئەرزان بکڕە تکا من لە جیاتی دەچم ڤیکی هەمە ئیشی تۆ نییە خاتو من شنوتی هەبووی هەموو کارەکان بە سالی بکەین سالی ئەچیان نا باڵێ بەسەر چاو بگرە ئەمە لیستی ئەو سەوز و میوانەیە کە پێویستمانە بەسەر چاو سالی بزانە کۆی گەشتی چەندە دەکاتە 18 قرش ئەمە ڕاستە وا بزانم سالی زۆر لە فیکی باشترە چونکە ڤیکی لێکدانەوە نازانێ ڤیکی هەموو جار کە دەچەوە بازار و سەوسە و میوەی دەکڕی فێڵی لێ دەکرا بڵێ داوا لێبوردن دەکەم سالی ها دەست بێنە 1 2 3 ئەمە 3 شیلنە ئاگادار بە ونیان بکەی بە توندی سزا دەدرێی بەسەر چاو خاتمۆلی خانمەکەم دەتوانی بە تەنها بچیت من خەمی تۆمە خەمی منە نەبێ ڤیکی هیوادارم هەموو کارێک بتوانم زۆر باشە خوار لەگەڵ ڤیکی خاتو سالی چەند گوناحە مدرسة بابا تخوا بچیمە با بچینە چێشخانە نان بخۆین ئێ بابا تخوا با بچین باشە دەچین من بە کچەکەم ئەو هۆتێلە بوو لیماینەوە کاتێ هاتینە کشمیر من ئێستا دڵنیام لەوەی کە پێشان چۆن ژیاوم خواگیان
پارەکەم نەدۆزیەوە چی بکەم؟ ئاگادار بە ونیان بکەی بە توندی سزا دەدرێی. ئەگەر شتم نەکڕێ چی بکەم خوارە گیان؟ ڕێگاکەم بەردا. پیتەر خات و سالی خان مەکەم چیەکەی لێرە؟ پیتەر دوایی هۆیەکەت پێ دەڵێم بەڕاستی ئێستا هاتم شت بکڕم بەڵام پارەکەیان لێت زیت؟ نەخێر بەڵام لێم کەوتووە. لێت کەوتووە؟ خان مەکەم ئەگەر پارەت لێون بووە ئەوە قەت نایدۆزیتەوە لێرە. ئەی خوایەکیان ئەی چۆن پێویستیەکان بکڕم؟ پێویستیەکانت چین خان مەکەم؟ فەرموو ئەم لیستە بگرە پارەشم پێ نەماوە. زۆر باشە ئێستا کارەکە جێبەجێەکەین ئەگەر زۆر زەحمەتیش بێت تکایە لەگەڵم وەرە. بەڵام پیتەر ئەم کارە بۆ من بەجێ بێڵە. ئەوە دەڵێ چی پیتەر؟ دەتەوێت ئەو هەموو سەوز و میوێت بەیەک شڵم بدەمێ؟ تکات لێ یەکەم مامە بۆ جارێکی تر بە خۆڕایی پاک یەکەمەوە باشە؟ بەو قسانە شەرمەزارت کردم پیتەر. قەیدێ ناکە هەرچەندە ئێستا کاتی داخستنی دوکانە کەشمە. زۆر باشە زۆر سپاس مامە. زۆر سپاس مامە. مادام تۆ هاوڕێی پیتەری ئەوە بە هەرجانتر دەدەمێ. ئەوەی دەمانەوێت بەدەستی دێنین ئەم پارەیەش لەگەڵ خۆم دەبام. چی دەتەوێت بێ پارە هەموو شتێک بکڕی؟ ئەمەش دەکەوێتە سەر لیستی قەرزەکان. ئەی سوورگوم پیتەر ئەم جارەش برتەوە. بەڵێ ئەمە ڕوویدا چەند جارێک هاتمە لای پەیمانگا لەبەرەوەی زۆر خەمی تۆم بوو بەڵام نەمبینیت بۆیە وامزانی دەریان کردووی تۆش چوویتەتە شوێنێکی دوورەوە. من زۆر داوای لێبوردن دەکەم پیتەر تۆ زۆر ماندوو بووی لەبەر من وانییە؟ نا من ئێستا گەڕاومەتەوە سەر ئیشی جارانم ئێستا دوکانەکان پاگەکەمەوە هەندێک پێداویستی دەگوازمەوە. پیتەر تۆ کوڕێکی زۆر بەهێزی. ئەگەر وانە بم ناتوانم پێداویستی خێزانەکەم داوین بکەم. من قوتابخانەم پێش 3 ساڵ بەجێ هێشت. تۆ ژۆکو منی. خانمەکەم؟ پیتەر بەڵێ دەمەوێت بانگم نەکەی بە خانمەکەم. من وەکو جاران نەماوم ئێستا ئەگەر ئیژنەکەم نابێت نان بخۆم. خانمەکەم بانگم بکە بە سالی ئینجا زیاتر لە جاران دەبمە هاوڕێت. بەڵێ ئەمە زۆر خۆشە. ناوم سالیە بانگم بکە بە سالی. دەی زۆر شەرمەکەم. دەی پیتەر کەواتە سالی سەرکەوتم. کاتە پیتەر ئێستا ئێمە هاوڕین. بەڵێ ئێستا تۆ لە من گەورەتری و زۆر زیاتر لە من دەزانی. زیاتر لە تۆ دەزانم؟ باشە دەکرێت کەمێک لە تۆ زیاتر بزانم دەربارەی ئەم دنیاە. فێرم بکە پیتەر تکا لێ دەکەم. من دەمەوێت بەهێز بم دەمەوێت زۆر بەهێز بژیم. خانمەکەم چی دوت پیتەر ئێستا؟ بەڵێ خانمەکەم ئەو سالی. زۆر سپاس پیتەر ئەمە بەسە بگەڕێوە. بەڵام خەمی منت نەبێ. پێم بڵێ پیتەر پاش ئەوەی کۆبینەوە لە شار با پێکەوە دەرس بخوێنین پێ چۆنە پیتەر ها؟ ئەمە زۆر زۆر گرانە لەبەرەوەی تۆ زۆر ماندوو دەبی و منیش زۆر زۆر بە زەحمەت تێدەگەم. گرنگ نییە لەبەر ئەوەی ناتوانانی بەتەنها بخوێنیت و دڵنیا بە پێکەوە لە کاتی خوێندین کاتێکی خۆش بەسەر دەبین. کەواتە خانمێکم دەبێت بۆ ئەوەی فێری وانم بکات. چی دەبێت پیتەر؟ بەهۆی ئەوەی زۆر گران تێدەگەم دەبێت بڵێم خانمێکم ئەمەش لە تەمبەڵی منە
ئەی خوایگیان بەهۆی قسەکردنەوە دوا کەوتین خوا لەگەڵ پیتەر. سالی هەرچیت پێویست بوو من یارمەتی دەدەم باشە؟ زۆر سپاس دەکەم خوا پیتەر. لەگەڵ. خوایگیان زۆر سپاس دەکەم لە ناخێتەوەمەوە کە پیتەرم بینی. سالی بەڕاستی سەوزە و میوەیەکی زۆر باشت کڕیوە. پێم بڵێ هیچ لە پارەکەمایەوە؟ بەڵێ. جیمز تەماشاکە. سالی زۆر لە فیکی باشترە. وا دیارە سالی زۆر بەڕێکی کاری خۆی ئەنجام داوە. ئەتوانین هەندێک پارە پاشەکەوت بکەین. ئەگەر پیتەر نەبووە چیم دەکرد؟ بەڕاستی خاتومۆلی هەرگیز لێ نەدەبوریم. چی پیتەر؟ بەڕاستی پیتەرت بینی؟ خانمە بچکۆلەکەم چی ڕوویدا؟ ئەوەی ڕوویدا هەرگیز لە یادم ناچێ. هاوڕێیەتی گەنجینەیەکی زۆر بە نرخە و هەموو کەس دەستی ناکەوێ. ماری ئەو چیژۆڵە بچکۆڵەیە کە تەنها و تەنها ڕاستی دەڵێ بۆتە خۆشەویستترین هاوڕێی سالی. بگرە هەر بەدایە سالی بانجی دەکا. دەبێ نهێنی ئەو خۆشەویستی نێوان ماری و سالی چی بێ؟ لە ئەڵلقەی داهاتوو وەڵامی ئەم پرسیارە دەزانن.